بەڵێ بەڕێزان هەر سەبارەت باکردنەوەی کۆنسۆلگەری گشتی وڵاتی قەتەر لە هەولێر و گرنگی ئەمە لە چیدایە؟ قەتەر یەکێکە لە وڵاتە هەرە گرنگەکانی نەک هەرکەندا و ناوچەکە بەڵکو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دەتوانین بڵێن جیهانیش، کەواتە گرنگیکردنەوەی کۆنسۆلگەری قەتەری لە هەولێر لە چیدایە و پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ قەتەر. کۆمەڵێک پرسیارن ئێمە لەگەڵ میوانەکەمان دەمانەوێت قسەی زیاتری لەبارەوە بکەین. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر عەلی الهێل، مامۆستایی پەیوەندیە نێو دەوڵەتیەکان و شارەزای سیاسەتی قەتەری ڕاستەوخۆ لە دەوحەی پایتەختی قەتەرەوە لەگەڵماندایە. دکتۆر عەلی شەوتان باش، دووبارە سوپاستانەکەن کە جارێکی دیکەش لە ژووری هەواڵی کوردستان 24 بەشدارن لەگەڵمان. من دەبێت لەوە دەست پێ بکەم گرنگی کردنەوەی کۆنسۆلگەری گشتی قەتەری لە هەولێر لە چیدایە و بۆچی هەرێمی کوردستان بەلای قەتەرەوە گرنگە؟ طبعا افتتاح کردنەوەی کۆنسوڵخانەی گشتی قەتەر لە پایتەختی هەرێمی کوردستان لە هەولێر ئەمانە چەند دەلالەتێکی سیاسی، ئابووری و وەبەرهێنان و گەشت و گوزاریان هەیە. ئێوە وەکو کوڕی کوردستان زۆر باش لەوە تێدەگەن کە هەرێمی کوردستان یەکێکە لە گرنگترین سەرچاوەکانی وەبەرهێنان و گەشت و گوزار لە جیهان. بەگشتی کوردستان خاکی کشت و کاڵە، کوردستان سروشت و جوگرافیایەکی لەباری هەیە بۆ کشت و کاڵکردن و چەندان و دەیان دیمەنی تێدایە کە دەتوانێت گەشتیارانی وڵاتانی کەندا و قەتەری بۆ خۆیان ڕابکێشێت، چونکە ئێمە باسی قەتەر و پەیوەندەکان نێوان دەوحە و هەولێر دەکەین. بۆیە ئەمە گەشت و گوزار و کشت و کاڵوە لە هەمان کاتدا لەگەڵ عێراقیش. بۆیە وەبەرهێنانیشمان هەیە، وەبەرهێنان لە هەرێمی کوردستان، وەبەرهێنانی قەتەری لە هەرێمی کوردستان. قەتەر زۆر گرنگی بەم بابەتە دەدات و هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە گرنگی بۆ پەیوەندیە لەگەڵ قەتەر دەدات. ئەم وەبەرهێنانە قەتەریە یارمەتیدەرێکی زۆر باش دەبێت بۆ برایەنمان لە هەرێمی کوردستان، بۆ ئەوەی کە ناڵێم قەیران هەبێ، بەڵکو بۆ ئەوەی چەندکێشەیەکی وەکو دەرفەتی کار و دۆزینەوەی بەرەپێدانی ئابووری زیاتر بدۆزنەوە و بەگشتی پەیوەندی وەبەرهێنان پەیوەندی زۆر باشە لە نێوان دەوحە و هەولێر و لەلایەکی دیکە هەرێمی کوردستان بەش دەچێتە نێو پرۆژەی ڕێگەی گەشەپێدان کە ئەمە زۆر زۆر گرنگە و دەبێتە بەشێک لەو پرۆژەیە و توان بڵێم هەرێمی کوردستان پێشەنگ دەبێت لەم پرۆژەیە و لە سەردانەکەی میری قەتەریش بۆ عێراق و لە کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستان و سەردانەکەی بۆ هەرێمی کوردستان واتە ئەو کاتە قەتەر هاوکاری هەرێمی کوردستان و عێراقی کردووە لە چەندین شت لە بواری ئابووری، لە بواری پەرەپێدان. زۆر باشە دکتۆر عەلی، من دەمەوێت لە سەر قەتەر پرسیار لە ئێوە بکەم. قەتەر بۆ خۆت باش دەزانی یاریزانێکی زۆر گرنگ و گەورەیە، نەک لە ناوچەی کەندا و بەڵکو لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. من دەمەوێت بزانم ئەم هێز و توانە سیاسی و دیپلۆماسی و هەروەها ئابووریەی قەتەر کە وای کردووە قەتەر ببێتە یەکێک لە یاریزانە گەورەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە چیەوە سەرچاوی گرتووە؟ نعم قطر هي بلد السلام الاستراتيجي. قطر وڵاتی ئاشتی استراتیژیە و قەتەر هەمیشە بەو هیوایەیە کە ئاشتی و ئاسایش و سەقەمگیری سیاسی ناوچەکە بەگشتی بگرێتەوە بە تایبەتی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، چونکە وەکو دەزانن سەقەمگیری سیاسی کارتەکەرێکی زۆر گرنگە بۆ ئەوەی کە لەلایەنی ئابووریەوە بەرەو پێش بچین و لە نێو ئابووری یاخود سەقەمگیری ئابووریشدا وەبەرهێنانماندایە. ئێمە ئێستا لە سەردەمی وەبەرهێناندا پێویستە لەوە تێبگەین. وەبەرهێنان لە سامانە سروشتەکان،
و بەرهێنان لە مرۆڤ ئەوەی وای کردووە کە قەتەر لە دوای 2008 سەرکەوتووە بێت و ئەو کاتێک گفتوگۆی نیشتیمانی بنمون لە سەردەمی لە یەمان لە لوبنان لە ئەوەی لەگەڵ حوسیەکان و چەند لایەنێکی دیکە هەمیشە قەتەر با بڵێن پێشەنگی گفتوگۆ نێودەوڵەتیەکان بوو پێشەنگی گفتوگۆی ئاشتی بوو هەمیشە نێوەندگیرێکی بێلایەن بووە ئەمە زۆر گرنگ بووە لەوەی قەتەر نێوەندگیرێکی ئەرێنی و دادپەروەر بووە وای کردو زۆرێک لە وڵاتان بەنمونە وەکو ئەمریکا پشتی بە قەتەر بەستووە لە زۆر بابەتدا لە سەرخستنی گەلێک لەو نێوەندگیریانەی کە مەبەستی بۆ سەرکەوتوو بێت تێیدا بۆ نمونە لە دۆسیەی ئەفغانیدا قەتەر لە ساڵی 2013ەوە دۆسیەی ئەفغانی ئیدارە دەدات و ئەمە لە بەرژەوەندی ئەفغانستان و ئەمریکاش بووە کە 2000 بووە هۆی ئەوەی کە هێزەکانی ئەمریکا لە ئەفغانستان بکشێنەوە لەگەڵ بەشێک لە وڵاتانی ناتۆشکا و کاتە لەگەڵ ئەمریکا بوون لە ناتۆ بە هەمان شێوە قەتەر پێشەنگ بووە و نێوەندگیر بووە لە نێوان ئێران و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە دۆسیەی ئاڵوگۆڕکردنی دیلەکان و لە نێوان ئەمریکەکان و ئێرانیەکان و قەتەر لە دۆسیەی ڤەنزوێلاش لە نێوان ڤەنزوێلا و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا نێوەندگیر بۆ کاری باش کردووە لە سووریا قەتەر نێوەندگیرێکی ئەرێنی و بابەتی بووە بۆ ئازادکردنی سەربازە ئەمریکەکان لە عێراق ئەم ڕۆڵەی قەتەر کە لەو ناوچە گێڕاویەتی وای کردووە قەتەر پێش بکەوێت و شوێنێک بگرێت لەسەر ئاستی جیهان بەگشتی و لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئێستا قەتەر بووەتە کۆدەنگی بۆ زۆرینەی گەلانی جیهان چونکە قەتەر ئەوەی بەلاوە گرنگە کە ئاشتی و سەقامگیری لە جیاتی شەڕ و ململانەکان بێتە پێشەوەتە لە جیاتی ئەوەی ململانەیەکی سەربازی و سیاسی هەبێت دەتوانین هاریکاری و هەماهەنگی هەرێمی و نێودوڵەتیمان هەبێت بۆ ئەوە بە سوودی گەلان بشکێتەوە بۆ ئەوەی وڵاتانی عەرەبی و گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و گەلانی جیهان بەگشتی نەجاتیان ببێت لەمە لە کێشەکان و لە کێشە ئابوووریەکان و بەرهێنان لە ژینگەیەکی لەبار و گونجاو لە نێوان وڵاتاندا بە دڵنیاییەوە دەبێتە هۆکاری دۆزینەوەی ئەم سەقامگیریە چلەوە بەرهێنان یەخود زۆر بەشێکە نەشتە زۆر باشە دکتۆر عەلی بۆ خۆش باش نەزانی هەم سەرۆک بارزانی هەروەها مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پەیوەندیەکی تونند و تۆڵیان لەگەڵ قەتەر و هەروەها باقی وڵاتانی کەنداو هەیە بەڕای ئێوە ئەمە بۆچی دەگەڕێتەوە خوێندنەوەتان بۆ ئەو پەیوەندیە تونند و تۆڵە چییە و ئایندەی ئەو پەیوەندیە چۆن دەبینن ئەو کارەکەی ئەوەیە هەردوو دەوڵەت هەرێمی کوردستان و وڵاتی قەتەر هیوایان وایە و دەیانەوێت کە سەقامگیری سیاسی و ئابووری و ئاشتی بەگشتی ئاشتی هەرێمی مەبەستمە لە ناوچەکەدا بەرپا ببێت و ڕاستە هەرێمی کوردستان لە ناوچەیەکی جیۆسیاسی و جیۆستراتیژی زۆر گرنگ و مەترسیداردای لەلایەن چەندی وڵاتەوە دەوەردراوە بۆیە هەرێمی کوردستان هەمیشە ئاشتی پاراستووە ئاشتی کۆمەڵایەتی ئاشتی جیۆسیاسی و جیۆستراتیژی وەکو چۆن قەتەر دەیکات هەرێمی کوردستان هەمان شتی کرد و ئێمە لە قەتەر ژمارەیەکی زۆر لە کرێکار و فەرمانبەری و خەڵکانی خاوەنکاری کوردمان هەیە کە لە قەتەر کار دەکەن و ئێمە لە قەتەر و پێمان وایە هەرێمی کوردستان هاوبەشی ئێمەیە لە بەرەپێدانی لایەنی ئابووری و استراتیژی و پەیوەندی بەهێزی نێوان قەتەر و هەرێمی کوردستان لە چێوە دروست بووە لەم ژینگەیەوە دروست بووە کە ژینگەی و بەرهێنانە ژینگەی پەیوەندی سیاسی و جیۆستراتیژیە لە نێوان هەردوو لایەندا و زۆرێک لە ڕاشکاوی لە نێوان سەرکردەی هەردوو وڵاتدا هەیە کە ئەمە خاڵێکی زۆر گرنگە وەڵامان کاتدا گەلانی کەندا و لە قەتەر هەمیشە هیواخوازن و دەیانەوێت کاتەکانی خۆیان بە تایبەتی
کاتی گەشتیاریان لە هەرێمی کوردستان بەسەر ببەن بالنظر إلى ما چونکە تتمتع هەرێمی لديه کوردستان وەکو potentials گوتم great potentials. لە ڕووی چەند إمكانات تایبەتمەندیەکی تێدا عظيمة توانای تێدا في توانای السياحة. مەزنی تێدا لە بواری وكردستان گەشتیاری متنوع. ژینگەیەکی زۆر لەباری هەیە ژینگەیەکی فرەچەشن و هەموو زۆری هەیە ئابوووریەکی باشی هەیە بۆ توانای و بەرهێنانی باشی هەیە ئەمەش هەموو خەڵک دەیەوێت. زۆر باشە. دکتۆر عەلی، ئەمڕۆ مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە میانی کردنەوەی کونسوڵگەری گشتی قەتەری لە هەولێر باسی لە ئەزموونی قەتەر کرد. بەڵام پرسیارەکە ئەمەیە، قەتەر چۆن دەتوانێت ئەزموونی خۆی، ئەزموونی سیاسی، دیپلۆماسی، ئیداری ئەو جا ئابووریشی بۆ هەرێمی کوردستان بگوازێتەوە هاوکاری هەرێمی کوردستان بێ؟ نعم دولة قطر بەڵێ وڵاتی تشارك قەتەر بەشدارە و هاوبەشە لە وڵاتانی کەنداو کە یەک زۆرە سیستمی کەنداویان هەیە و دەستگە زۆربەی وڵاتانی ناوچەکە هەمومان یەک دیرگامان هەیە لە ڕووی ئەزمونەوە لەوەی ئەزمموی سەرکەوتووی قەتەر بگوازینەوە بە نمونە ئێمە سپاس بۆ خوددا لە ژێرخانی خۆمان زۆر باشن و ئابوووریەکی زۆر پێشکەوتوومان هەیە لە قەتەر سەقامگیریەکی سیاسیمان هەیە ئەم سەقامگیریە سیاسیە ئامراز و کارتێکەری سەرەکیە وەکو دەڵێن بابەتی هەرە گرنگە لەوەی کە وڵات بەرەو پێشەوە بچێت بە تایبەتی لە ڕووی ئابوووریەوە هەمەچەشنی و هەمەزۆری و پێشکەوتن بەخۆ بین وەکو دەزانە ڕاستە قەتەر بە نەوت و گاز دەوڵەمەندە و هەروەها قەتەر بە چەند شتێکی دیکەش دەوڵەمەندە لە بواری ئابووری بە نمونە لە ڕووی پیشەسازیەوە و لەڕێی دروستکردنی ئەو بەرهەمانەی کە هاوڵ نەوتن و ئێمە پرۆژەمان هەیە بە نمونە لە عێراق پرۆژەی ڕێگەی گەشە پێدانمان هەیە کە بە هەرێمی کوردستانیشدا تێدەپێڕێت و عێراق و هەرێمی کوردستان ستایشی ئەو ئەزموونەی قەتەریان کردووە زۆرێک لە خۆگرتن هەیە لەلایەن هەرێمی کوردستانەوە بۆ ئەو ئەزمونەی مە باسی هەرێمی کوردستان دەکەن هەرێمی کوردستان دەوێت ئەو ئەزمونە بۆ خۆی بگوازێتەوە ئەمە سوودی بۆ گەلی کوردستانی برای ئێمە دەبێت لە هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان و لە سەر زەمبوارەکانی ژە لە ڕووی ئابووری سیاسی و کۆمەڵایەتی و بەرەوپێدان و بەرهێنان. باش دکتۆر عەلی، هەرێمی کوردستان بەراورد بە وڵاتانی ناوچەکە یەکێکە لە ناوچە سەقامگیریەکان لە ڕووی دموکراسی پێکەوەژیان مافی مرۆڤ با پەیوەندی سیاسی و دیپلۆماسی زۆریشی هەیە لەگەڵ وڵاتان لە ناویشانە ئەوە تا لەگەڵ دەوڵەتی قەتەر کەواتە ئایندەی هەرێمی کوردستان لە ڕووی سیاسی و دیپلۆماسیەوە چۆن دەبینن؟ نحن نرى ئێمە پێمان وایە هەرێمی کوردستان یاخود هەموو شتێک لە جیهاندا پرۆژەیەکی سیاسیە و بڕیارێکی سیاسیە بەڵام ئێمە پێمان وایە هەرێمی کوردستان ئەو سەقامگیرە سیاسی لەوێ هەیە و ئەو زۆرە هاو ئاهەنگەی لە نێوان پێکاتەکانی هەرێمی کوردستان و لە نێوان کووردا هەیە پێمان وایە کارتێکەرێکی سەرەکیە بۆ سەرخستنی هەر پرۆژەیەکی و بەرهێنان و ئابووری و گەشتیاری و من بۆ خۆم هەمیشە هانی ئەوەم داوە کە وەبەرهێنان لە گەشتیاری لە هەرێمی کوردستان بکرێت و هەروەها بتوانین گۆڕانکاری بکەینەوەتە هەم لە قەتەر بین بۆ هەرێمی کوردستان هەم لە هەرێمی کوردستان بین بۆ قەتەر چونکە وەکو گوتم ئەو سروشت و تایبەتمەندیانەی هەرێمی کوردستان هەیەتی زۆر گرنگە چەند توانایەکی زۆر مەزنی لە بواری گەشتیاری هەیە و لە بواری وەبەرهێنان بە هەمان شێوە ئێمە بەم شێوەیە لە هەرێمی کوردستان دەڕوانین و پێمان وایە ئەو توانایی هەیە. باش زۆر بەڕێز دکتۆر عەلی الهێل مامۆستای پەیوەندیە نێو دەوڵەتیەکان و شارەزای سیاسی قەتەری ڕاستەوخۆ لە دەوحە و لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان ماندوومان کردن سوپاس بۆ ئێوە شەوتان باش.